هس دمهي بيروزباهي خل وان كسات كم وان كارسازا وان جلجات كم أبد كواف صالة دخلات بدس خباينن ودشن بروجكت خو سربي خنو و ليفلايك دي آن بدو بيش ببن. ئێمە چەند پێوەرێکمان هەیە گرنگترین پێوەەر ئەوەیە کە بیرۆکەکە جیاواز بێت کە بیرۆکەکە شتێک بێت هەموو کەس نەیکرد بێ پێشتر ئێستا زۆر پێوەری تریشمان هەیە ئەو پێوەرانە بریتین لە پلانەکە کە پلانەکە چۆن بووە توێژینەوەی تەواوی کردووە ئەو گەنجە یاخودنا سودمەندەکان لەم پڕۆژەیە کێ سودمەندە بێت واتە تارگێتەکانیان چین خاڵی دووەم ئایا ئەو پرۆژەیە بۆچی مەبەستێک نووسراوە ئایا هەدەفەکەی خۆی پێکاوە ینی کەسێک ئیدعایەوەکە ئەم پرۆژەم داناوە مەسەلەن من فڵانە ئیشکەم ئایا فعلاً ئەم پرۆژەیە بۆ ئیشەیە بێت یانە بڕاستی الدیف بەردەستێ گەنجان و ئەو پرۆژێکتە تاتینە پێشکەشکردن گونجاینە بووی دەمەی و ئینشاءڵڵا ئەم هەستکەین بەرەف چێتر بچیت ئەگەر هات و مە ئەف گەنجە وەک بژن ئەدڤایسکردن یانژی شیرەتکردن بەرەف کارینانە ئەو تشتێ بەردەستە بشێوەکێ زانستی. وڵاتنا وان سوفتوێرن بەشدار بەریکانێدا ئەوژی پێوەرە ئێکف تا چێڵادە مفای گەهیندا کۆمەڵە پێوەرە دووەم شلایەکە زانستی ئەکادمی بەبووە مەسائلە دوکیومنتیشنی موتیڤیشنێکی وازەح بیدن چ دیتیلز هاتنە دان بوو شروعکردنەوە ئەوی سوفتوێرە هەنێ بوو بەکارهێنەرە یعنی بوو یوزەرە پێوەرە سیژی ئابووی پیتر لایەنێ تکنیکال و پراکتیکی بەوەرگریدن. چەند پێوەرێکی گرنگمان هەبوو بۆ هەڵسەنگاندنی کورتە چیرۆکەکان پێش هەموویان زمان و ڕێزنووس و خاڵبەندی بوو کە گرنگە بۆ نووسین هەموو نووسەرێکە بێ وەکو سەرەتا ڕەچاوی ئەو شتانە بکات دواتر هەزری گشتی ڕووداوەکان چین کەسێتی کات و شوێن لەگەڵەوەی کە چەند پەیوەندی بە واقعەوە هەیە ناوەڕۆکی ئەو چیرۆکە و چ خزمەتێکێکا بابەتەکە هیچ چەندێک گرنگە. بێگومان خەلەتن ئێتڕەوانگە وەک فاکتەرێک ئەو ژوەکان تووشێ بژی پاڵدەرێکی سەرەکیەک و گەنج پتر سەرخۆشول کە تو هەوڵدانی بکات بێتە ناو بوارێ نویسینە چێڕووکێدا داهاتوودا بشێت کارێکی گەلێکی باش پێشکەش بکات و دا بشێت خوب بینیت وەک کەساتیەکت ناو کۆمەلگایەکێدا و ئەو کەساتیەکە کارتێکەر ناو بێ کۆمەڵێک. بێگومان هەر پرۆژەیە کە مەبەست لی دۆزینەوەی بەهرە شاراوەکانی گەنجان بێ پرۆژەیەکە کە جێگەی شانازیە بۆ هەموو کۆمەڵگەیە چکە ڕوونە کە هێزی هەموو کۆمەڵگەیەک لە گەنجەکانیدا بێگومان خەڵاتەکانی ڕوانگە دەرفەتێکی زۆر باشە چەند ساڵانی ڕابردوو وان بۆ ئێستا بۆ داهاتووش دڵنیام کە لە هەریەک لەو بوارانی کە لە ناو خودی پرۆژەکەدان دەتوانێت بەهرەی ئەو گەنجانە بدۆزێتەوە و بە جۆرێک لە جۆرەکان دەستیان بگرێت بتوانن لە بوارەکەی خۆیاندا بەرەو پێش بچن. بێت ما بووە هەلبژۆردنا بەرهەمەوە سەرچەند شەنگستە گۆتڕۆ هەستانیش خڕێکا گرنگتر بابەت بوو و بابەتە هەلبەستی کۆچیە و چەند معریفە و چەند گەهاندەتێنە یا دوێ ئەم سەر هەندێک ئەلەمنتت هەلبەستیت ڕاستاین وەکو موزیکا شعری وەکو ڕتماوێ وەکو کێش و سەروایەتوێ و حتا دمایەکێ شێکی گشتی بەڕای من ئەم پرۆژەیە دەبێتە هەندێک بۆ گەنجان و بۆ لاوان بە تایبەتیوانی کە بەشداریم پیشانگایان کردووە یان کاریگەریکی زۆری بێت لە سەریان بێتە هەندێکی باش بۆیان چی وەکو بەشداریکردنیان ئەوە تا بێتە جورەتی بۆ بەشداریکردن لە کاری هونەری ئەواتە بۆ جارێکی تر بێتە هەندێک بۆیان. پێوەرەکانی هەڵسەنگاندنی ئێمە وەکو بەشی نیگارکێشان بیرۆکەی کارەکە و لایەنی تەکنیکی کارەکە و بەڕاستی جیاوازی کارەکە لە کارەکانی دیکە ینی گرنگە کەسی بەشدار بوو
جیاوازیەک یاخود بیرۆکیکی جیاوازی لە کارەکەیە هەبێت ئەمانە کۆمەڵە پێوەرێک بوون ئێمە ئیشمان لەسەر کردەوە لەگەڵ ئاستی هوەری کارەکە بەتاکید ڕوانگە دەتوانێت تحولێ لە کۆمەلگا ئەندام بدە و شتی نوێ بخاتە بەردەستی خوێندەوارانی یا لێ هاتوانی گەنجی نێو میلەتەکەمان بەمەرجێک زۆرتر وردەکاریان لەگەڵا بکرێت. ئەو هەڵسەنگانەیە کە ئێمە کردمان بنەماکانی بریتی بوو لەوەی ئەو کەسە ئەو ئیشەی کە کردوێتی چەند ئیستیفادەی لە شتێکی بکەڵک نەهاتوو کردووە کە سوودی لێوەریەوە جارێکی تر. دووهەم چەند هاوڕێی ژینگەیە ئەو شتانەی کە ئەمان کردوانە. سێهەمین چەند لە پاشە ڕۆژە ئەو شتانە لە کوردستانە ئەتوانرێت بە شێوەیەکی باشتر سوودی لێوەربگیرێت. لە ڕاستیدا گەنجانی ئێمە دەتوان بڵێن بەهرە و توانای جوانیان هەیە و کۆمەڵێک بەهرە و توانامان بینی کە لە لیڤڵ و لە ئاستێکی زۆر بەرزابوون کە ئەوەش بەڕاستی دڵخۆشمان دەکات بەوەی کە توانا و بەهرەی گەنجان و توانای زۆر نوێ و کاری زۆر باش بەڕێوەیە کە ئەوەش لە ئایندەدا دڵنیام دەم لە هونەرمەندی زۆر سەرکەوتوو و خزمەتی بەرچاو بە هونەری گۆرانی نزیش کوردی دەکەن. ئەو پیبەرێت مەدانان بۆ هەڵسەنگردنا وان موزیکا مە چوار پیبەردانە بوون. یەکشوانە تەکنیکە یا دوێ ڕۆحیەت بوو یا سیە تونە یا چوارێ ڕتمە ئان و ئێقا. بە گەرمی پیرۆزباییتان لێەکەم ئەمەوێت پێتان بڵێم بەڕاستی ئێوە شایانی ئەو سەرکەوتنن. هیوادارم ئەو سەرکەوتنە هاندەرێکی گرنگ بێ بۆ کاری گەورەتر، بۆ کاری جوانتر، بۆ پرۆژەی فراوانتر کە هەرەوەشتان لێ ڕابینین. ئێوە بە تەنها مڵکی خۆتان نین، ئێوە لە ئێستەوە مڵکی میلەتێکن، مڵکی ئێمەشن، ئێمەش چاومان لە کاری داهاتووی ئێوەیە. بۆیە هیواخوازم بتوانن کاری گەورەتر، کاری جددیتر دروستکەن و خۆتان تەرخانکەن بۆ ئەو بوارە کە ئێمەتان پێ سەرسام کردووە. نووسینی سناریۆ بیرۆکەکە، ئەدیتینگ، وێنەگرتن، دەرهێنان، دەنگ، ستیج و میکاپ و درێس و بۆ هەرکام بۆ هەر سێکتەرێک چەند خاڵێکماندانا کە بەپێی هەر فیلمێک خاڵبەندیمان کرد و دەرەجەمان بۆدانا و لە مەجموعە باشترین فیلمێک یعنی ئەو فیلمێک کە باشترین خاڵەکانی بەدەستێنایە ڕتبەبەندی کراوە و پلەبەندی کراوە. تەکیب گرنگە، ینی پرۆژەیەکی کوڕوانگە کە چەند ساڵە خەریکەوە ئیش بۆ دروستکردن و یان بەرەو پێشبردنی لاوانەکە شتێکی گرنگە، چکە تۆ لاوان لە هەموو کۆمەڵگایەکە لەسەر ینی بەردەوامەیانێ فێر بن و یانێ گۆڕانکاری دروستکەن. بۆیە پرۆژێکی کوڕوانگە توانێت زۆر تاثیر دروستکەوە خەڵک پێشەوە مستەوانی ئاستەکانی خەڵکیژانی دەستنیشانکە بە بۆنی چەند خەڵاتەکانیەوە، ینی بە گەنج بڵێت تۆ لەم ئاستەی دووەتوانی باشتر بی وەتوانی خۆت بەرەو پێش بێت. پێوەرەکانی ئێمە بۆ هەڵسانگەرنی بەرهەمەکان خودبا بڵێن بۆ وێنەکان لەسەر بنامەکانی فۆتۆگرافی بوون کە بریتێ لە پەیامی وێنە، هەروەها پێکهاتەی وێنە، ڕەنگ، کوالیتی. لەسەر ئەو بنەمانە ئێمە هەڵمان بژار لەسەر بنەماچی پرۆفیشنال، نەک لەسەر بنەماچی کە خۆمان بمانەوێ هەڵمان بژار. خەڵاتەکانی ڕوانگە داهاتوو بنەخشێنن.